پردێ ڕاوەستایمەوە دەمەوێت لەو ڕووبارەی بپەڕمەوە و بگەمە گوندی جنێراوە. گوندی جنێراوە لە شاخی هەندرێ نزیکە و دەمانەوێت ئەوڕۆ لەو سروشتەی ئەمە خواردنەکەمان لەگەڵ شێفی دروست بکەین. شێف خواردنەکی دروست دەکاتن ناوی خینگالیە. خواردنەکە یابانیە. یەکەم جارە من جێم لەو ناوەی دەبێ و ئەو خواردنەی تاقی دەکەمەوە. ئەمنی بە چارۆگ و جلوبەرگی کوردی نادیتە گومرجی سۆران و لۆ ئەوەی کەرستەی خواردنەکەی لۆ بکڕم. ئەوجە ئێستا دەچم تەماتە و پەتاتە و ئەو شتانەی هەموو بەتاوی لۆ دەکڕم. ئەلێرانە سەلام و عەلەیکم ماما. کوی ئەحواڵت تەندروستیت؟ سپاس دەکەم بەڕێزی. زۆر بەخێر بێ. دەبینم ماشەڵڵا ئەلێرانە جۆش و خڕۆشەکی زۆر هەیە. خوا بەزیاد بێ فعلا وایە. ئەلێرانە هیچ بە چیلۆشتی نافرۆشن وانە؟ نەخێر جملەیە کۆیە. کۆیە. ئەوانەی کە لە بازاڕی سۆرانن دێن ئەلێرانە نمونە بە پارچەی تاوە دەبن. پارچەی تاو دەبن بە جونیەبی بە سەلەبی بە سندوقبی دەبن. بەڵام ئەمن ئەوڕۆ هاتی ماڵای شتت لێ بکڕم شێفەکەمان خینگالی دروست دەکاری دەزای خینگالی چیە؟ تازە جێم لێ دەبی. ئەمیش تازە جێم لێ دەبی. شێف ئەوە خواردنە جێت چیە تێ ناگەم. ئەجە دەیگوت چاوەڕێکن ببینن جانستان لۆ دروست دەکەم. دەمەوێت پەتاتەم لۆدانەی، تەماتەم لۆدانەی، تەڕە پیازم لۆدانەی، خسم لۆدانەی، لۆی ئەمنی نارتە ئێرانە دەڵێ ئێرەشتی زۆر فرێش و تازە و جوانی لێیە. دنیا کەرستەی خواردنم لە بۆ شێفی کڕێ و شێف ئێستا پێویستی بەوەیە پونگی لە بۆ بەمەوە لە بۆ خواردنەی کە دروستی دەکاتن. هەروەچی دەبینن هاتیمە جەیەکی کە ئێستا پونگی لێ ڕواایە بەدەستی خۆم پونگی لە بۆ شێفی لێ دەکەمەوە. ئەو پونگی دەبینن پونگی خۆماڵیە. عادەتەن پونگ لە کن ئەو سەرچاوانە دەژیتن کە ئاوی لێیە لە نزیک سەرچاوەکانی ئاوی دەڕوێتن. بەو نەوعی بۆنی زۆر زۆر خۆشە. ئەوجا ئەو خواردنەی کە شێف لێ دەنێتن ئەو پونگەی تێدابی دەبیتن زیاتر خۆشبی. ئێستاش یەک دنیای لە بۆ دەکەم و لە بۆی دەبەمەوە. زۆر زۆر جوانە پونگەکە. ئەوجا بۆ نەوعی لێ دەکەینەوە. دەڵێن ئەتو کچێکی زۆر زۆر زیرەکی. جیاوازی گوندینگۆ لەگەڵ گوندەکانی دیکە چی ئاوێست؟ جیاوازی گوندیمە زۆر لەگەڵ گوندی دی. وەچی تر؟ گوندیمە خۆشە. بۆ منە خزمەکانیشن زۆر باشن، خەڵکەکەی زۆر باشە، سروشتەکەی پاک و جوانە، داری زۆرە، درەختەکانی ئێستا لە شار هیچ شتێکی خۆشی تێدا نیە چونکە درەختی زۆر نییە. بەڵام گوندی جنێراوە وەکو گوندەکانی تر نییە داری کەم بێ یان سروشتەکەی ئەنی کەمێک ناشیرین بێ، سروشتەکەی زۆر خۆشە. باشە دەخینی ئاوێست؟ بەڵێ. سەف چەندی؟ سەفی چوارە. سەفی چاری. بە منیان گوت ئەتۆ لە کۆری زۆر باشی، کۆری دەزانی؟ بەڵێ. کە هەندە قسەمانەوە خۆت بناسێنە بە کۆری. داوشە کامێرێ بکە. ئەنیا هەسەیە چۆنە ناوێ زیراکۆ هەنیدا چۆنیای ساریەیە کوری دیسان ساریەیە بۆ کەسم نیدا. بەرێ خوشکم بەرێ چت گۆر ئەماناکەشی بە کوردی زانم. دێ
سڵاو منام ئاوزە من تەمەنم 10 ساڵە من لە کوردستانەوە هاتم خۆشحاڵم بەناسیمە دەستت خۆش بیتن لێکەوە تا دەست دەزانم دەڵام ژمارە هەش ژمارەیەکی یعنی ناوەکەی کەمێک قورسە ئەوجە شێف ئەوڕۆ خواردنی یابانی لێ دەنێ ئەتوو بە کۆری قسەی دەکەی ئەمنیش بە من دەڵێن بە سینیان دەچی یعنی چمەوە مەطبەخی ئەو ڕۆمان لە خواردتابگەی دەنگارەیە و لە گوندی جنێراوە گوندی جنێراوە بەوە جیا دەکرێتەوە کە زۆر سەرچاوی ئاوی سروشتی لێە و ئاویش لە چێن دەربوو ژیان لەوەیە لۆیە پێویستە سەرچاوە ئاوی سروشتیەکان بپارێزین و شێفیش لەو جەوە خۆشەی خواردنەکی یابانیمان لۆ دروست دەکات و شێف باسی کەرستەکان بکە و باسی ئەو خواردنە سەیرەمان لە بۆ بکە سمێ سەرەتا بەخێر بێ خواردنی ئەوڕۆمان خواردنەکی یابانیە ناوی خنگالیە کەرستەکانی خنگالیە کەرستەکانی زۆر نییە بەس تەکنیکی دروستکردنەکەی تۆزەگەها سەیرە ڕەنگە خواردن لە کنەمە زۆر دروست نەکرێ بە هەرمی ئەوە بە هەڵمی دروست بە هەڵمی دروست دەکرێت خواردنی ئەوڕۆمان هەڵمان قیمەم لۆ سۆر کردەوە بەبێ ڕوون سەرکە پیازەکەم کردە نایە لەگەڵ خێو پارپیکا و بیبەری شیرنیشم کردە نایەتە جوان کوڵایە قیمەکەم ئامادەیە هەویرەکەشم بە هەمان شێوە ئارد و ئاوم پێویستە ئارد و ئاو خێم پێویستە و تەواتە هەویرەکی لەو زۆرەی دەردەچیتن بەڵێ شێف ئەلێرانە پرسیارەکەم ئەوەیە ئایا بەس بە گۆشت دەبیتن یان بە مریشکیش دەبی؟ نا بە مریشکیش دەبی و بە سەوزەواتیش دەبی بەتانی گۆشت تێنەکەی پیازی تێکەی سەوزەواتی تێکەی تامیشی زۆر خۆشە ئەدی ئەوەت کوب پێکو بوو ئەوە زۆر زوان بوو دەستەکان خۆش ئەوە دەبی لە خواردنەکەی بەکاربینی هەر بەکاردێ بە خۆی پێویست بوو ئەگەر پێدانەبان نەدەبوو تەبعاً دەزانم پێویستە لێ لە بۆ تۆم هینایە بە دەستەکانی خۆم لە بۆم لێ کردیەوە دەست خۆش ئەوەشیان ماستە شێف ئەوە سۆسەش پێ دروست دەکەین بۆ ماستەی ماست و مایەنوزەم بەڵێ پارپیکا و نەعناش لەگەر زەیتی زەیتونی کەمێک سۆر دەکەینەوە و بەسەر سۆسەکەیدا دەکەین ئەوەش تەڕە پیازەکەش بە هەمان شێوە دەکەینە گەر سۆسەکەی و خنگالیەکە لەگەردادنی باشە شێف ئێستا بە دەست پێ بکەین و شێوازی دروستکردنەکەمان پێشان بدا شێوازی دروستکردنەکە پێویستمان بە فەرشەکە پێویستمان بە هەر شتێکی کا دەتەوێت هەویری لەسەر پام بکەیەوە بەڵێ هەندێک هەویرەکەی دەینی هەویری دەینی ئێستا بەڵێ ئەدی ئەوە چی ئەلێرانە دادنایە ئەو منزەڵەیە پێویستمانە کە بە هەڵمەکەی خنگالیەکەی زۆر باشە ئەوە بەخۆی سەلەی تایبەتی خۆی هەیە سەلەی تایبەتی خۆی هەیە بەس لێکوانە بەدەستم نەکرد ئەوام دانایە بە هەمان شێوە دەبیتن و هیچ مشکلە نیە میهین بە هەڵمی بکوڵێ باشە بە من لە بۆ بینەران وەصف بکەم کە ئەو کەسانەی دانەوە خنگالی لە ماڵە عینەن تاقی بکەنەوە و ئەو سەلەی هەڵمایان بەدەست ناکەوی پێویستە مەنزەڵەکی بینی مەنزەڵەکە ئاوی تێدەکەی هەندێک و سەلەکی بۆ ناوعی لە ناو مەنزەڵەکەی دادەنێ پاشان کە خنگالیەکانمان دروست کرد شێف هەمووی ئەلێرانە دادەنێ و وابزانم سەرەکەشی لەسەر دادەنێ لۆی بە هەڵمەکەی دروست بیوەنیە شێف سەرەکەش لێ دادەنێم مەوزوعی خۆش لەسەر ئەو خواردنەی ئەمن بەشداربووی پرۆگرامەکی بووم پێشبڕچەی خواردن بوو باشە پێشبڕچەی خواردن 30 نەفەر بوون بەشدار بووین لەوە پێشبڕچەیە ئەمن ئەو خواردنەم دانابوو وڵات چوومە ناو بەشدار بۆکان 30 نەفەر بوون گوتیان خواردنەکەت دانێ وەڵام ژوەستی خواردنەکەم کرد و هەموو گاڵتەیان پێکردم گوتیان خواردنە چێ و کوتکە هەویرە گوتیان ئەکیدین ئار لە یەکەم مەرحەلە تو دەردەکرێ وەڵا چوومە ژۆرێ 4 لیژنەمان هەبوو لیژنەکە خواردنەکەم دروست کرد 35 دقەمان هەبوو بە 35 دقەی دروستم کرد خواردنەکەم بردە پێشی هەر 4 لیژنە بەڵێیاندامێ گوتیان خواردنەکە زۆر خۆشە وڵات چوومە دەرێ هەڕاز هەموو شۆک بوو دایانگو کوو بۆ کوتکە هەویرێت و دەرچووی بۆندە هەویرێت و یەکەم دەرچووی هەر 4 لێژنە بەڵێ دایتە تو ئەرە وەڵام شێفمان زۆر دەست ڕەنگینە خنگالیەکەمان حازرە و شێف هەمووی دروست کرد و بە جوانی خستێنە ئەو مەنزەڵەی لۆی بە هەڵمی خۆی بکوڵێتن وەنیە شێف ئەوە دەکوڵێ مادام بە هەڵما دەبی بکوڵێ ئەو دەکوڵێتن و
سۆسەکەی لۆ دروست دەکەین سۆسەکەی پێویستمان بە کوپەک ماستی هەیە باشە کوپەک ماست کەوچکەچی زەڵاتەی زیاتر پێویستمان بە مایانوزی هەیە باشە پێویستمان بە پارپیکای هەیە ئەوە بیبەری ئەوەیە بیبەری تیژە بیبەری تیژە بەس پولەکان بەڵێ پولە کەمە خێش دەکەین تێکی دەدەینەوە جوان تێش دەدەین و کەمە تەڕەپیازی تێ دەکەین ئەوەکەی کەس لۆ دیزینەکەی هەڵدەگرین ئەدی نعناکەم نعناکە لەگە زەیتی زەیتون و پارپیکای سۆری دەکەینەوە لە پاشان بە گەرمی بەستە خنگالەکەیدا دەکەین زۆر باشە ئێستا سۆسی خنگالەکەمان ئامادەیە زەڵاتە چشمان هەیە سمەیە سەرەتا باسی زەڵاتەکەی بکەین شێف کەرستەکانی پەتاتەم هینایە وردم کردێ بەو شێوازەی کەمەکم سۆر کردەوە کەمە خێشم لێدایە باشە خاصشینا خاصەکەشم بە شێوازەی بڕیا بەو شێوازانە بڕیەتە زەڵاتەکەم شێوازەی جوان دروست کاتن خیارەکەشم بۆ شێوازی بڕیا هەمووی بەیەک شێوازی بڕیا هەمووی هەمووی بە یەک شێوازی نا جێزەرەکەم لە ڕەنگە جێزەر لە ڕەندە بەس هەز دەکەم شێوازی ئەو خەیارە ئەو پەتاتەکە پێکەوە نزیکە سفرەکەمان حازرە و دوو میوانی بەڕێز ئەلێرانە خواردنەکەی شێفی تاقی دەکەنەوە زۆر بەخێر بێن بەڕێزن قەت ئەو خواردنەتان خواردیە؟ مام کامەران قەت خواردیتت؟ قەبیلەکەم خواردیە مقەبلاتەکەت خواردیە ئەدی خەنگاریت خواردیە؟ ئەوم نەخواردیە نەتان خواردی ئێستا فەرمون تێستکەن کو بوو مام کامەران خۆش بوو بەدڵت بوو؟ مام شێخ کو بوو؟ دەرەجەیەک بوو یعنی جارەچی کە ئەگەر خەنگاری ببینەوە تاقی دەکەنەوە؟ بەدڵنیاییەوە مام شێخ لەبەر چ ئەو گوندە ناوی جنێراوەیە؟ لە ڕابردووە لە ڕۆژ ئاوای گوندی جنێراوە کانیەک هەیە بە ناوی کانی هەرمی کانی هەرمی ئەو کانیە لە ڕۆژێکا چەند جارێک وشکە بیت چەند دقەیەک وشکەوی دوایە دێتەوە هەر لێک ڕۆژ لێک ڕۆژە نەریتەکە وا لێک درایتەوە کە جندی لێ بووە کە ئەو کانیە جنی هەبووە جنی هەبووە لێنرا جنێراوە بەڵێ ئێستا فەرمونون زەڵاتەکەیتان کە خەنگاری زیاتر بخۆن وەڵای گەلک خۆش بوو شێف دەستت خۆش بیتر